بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە ژمارەی فەرمانبەرانی هەرێم دەکەین لە یاسای بودجێ عێراقدا دیارە لە یاسای بودجێ عێراقدا ژمارەی فەرمانبەرانی هەرێم ئەوەی کە فەرمانبەرە جگە لە خانەنشین و چاودێری کۆمەڵایەتی و لەگەڵ شەهیدان ژمارەی فەرمانبەران بە 658,189 کەس دیاری کراوە کە ئەو بودجەی کە بۆ دانراوە بۆ کۆی 658,000 فەرمانبەرەکە 9 تریلیۆن و 300 میلیار دینارە و بە هەمان شێوە بۆ پێشمەرگە لە چوارچێوی وەزارەتی بەرگری 23,305 پێشمەرگە لە وەزارەتی بەرگری جێگەیان کراوەتەوە ئەو بودجەی کە بۆیان دانراوە 228 میلیار و 304 میلیۆن دینارە کە بۆ پێشمەرگە دانراوە خانەنشین و چاودێری کۆمەڵایەتی دیارە ژمارەکەیان دیاری نەکراوە لە بودجەدا لەبەرەوەی کە لە عێراقدا خانەنشینان موچەکەیان لەسەر سندوقی خانەنشینیە کە پێشترە فەرمانبەرێک لە سەدا حوتی موچە بنەڕەتەکەی لێبراوە حکوومەتیش خۆی لە سەدا 12 موچە بنەڕەتەکەی بۆ خصوص سندوقی خانەنشین لەبەرەوە خانەنشینان لە عێراق موچەکەیان لەسەر سندوقی خانەنشینی بۆ ئەوەی هەرێمیش لە یاسای بودجەدا ژمارەی خانەنشینان دیاری نەکراوە ئەوەی کە بۆ هەرێم دانراوە ئەوەی کە بودجەی کە بۆ خانەنشینی دانراوە لەگەڵ چاودێری کۆمەڵایەتی 1 تریلیۆن و 346 میلیار دینارە دیارە 1 تریلیۆنە کە بۆ خانەنشینان دانراوە بڕی ئەو بودجەیە کە حکوومەت دەبێ ساڵانە لە سەدا 12 موچەی فەرمانبەران خاتە سندوقی خانەنشینی ئەو 1 تریلیۆنە هی ئەوەیە تقریبا 300 میلیارێکیشی چاودێری کۆمەڵایەتیە دەبووە لە هەرێمی کوردستانیش ئێستا سندوقی خانەنشینی هەبووایە موچەی خانەنشینیان لەسەر سندوقی خانەنشینی بایە بەڵام تاوکو ئێستا سندوقی خانەنشینەکە دیارنیەوە ئەو لێبڕنیش کە لە فەرمانبەران هەبووە حکوومەت بەکاری هێنا و هیچ بڕێکی دیار نییە کۆی گشتی ژمارەی فەرمانبەران ئەوەی کە فەرمانبەرە نەک موچەخۆر لە بودجەی عێراقا 681,494 کەسە وە کۆی ئەو بودجەی کە بۆی دانراوە 10 تریلیۆن و 874 میلیار دینارە کە دانراوە بینە سەر کۆی موچەی موچەخۆران لە بودجێ عێراقەوەی کە دانراوە بۆ فەرمانبەران ئەگەر مانگانە هەژمار بکەین 775 میلیار دینارە بۆ خانەنشین و چاودێری کۆمەڵایەتی 112 میلیار دینارە بۆ پێشمەرگە 19 میلیار دینارە کۆی گشتی 906 میلیار لە بودجێ عێراق بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دانراوە بین سەرژماری موچەخۆران لە عێراق وەرێم حکوومەتی کاربەڕێکەری هەرێم باز لەوەکە کە 1 میلیۆن و 254,000 موچەخۆرمان هەیە ئەوەی کە موچەخۆرە جگەر لە بڵین بە فەرمانبەر و موچەخۆرەوە کۆی خەرجی لیستی موچە لە حکوومەتی کاربەڕێکەری هەرێم 940 میلیارە ئەوەی کە لە بودجێ عێراقدانراوە بۆ فەرمانبەران و بۆ خانەنشین و چاودێری کۆمەڵایەتیش 906 میلیار دینارە واتە ئەو بڕەپارەی کە لە بودجێ عێراقدانراوە ئەگەر بێت و عێراق بچێتە ژێرباری ئەوەی کە ڕاستەوخۆ موچەی موچەخۆراندا ئەوەی کە لە بودجێ عێراقدانراوە بەش چەندەکە بەشی لە 96 موچەی موچەخۆران دەکا ئەو بڕەپارەی کە لە بودجێ عێراق دانراوە واتە ئەو قسانەی کە باز لەوە دەکەن گەر عێراق موچە بچێتە لە عێراق موچەی 500,000 کەس ناجێ دوورە لە ڕاستی و چکە لە بودجەدا ئەو 906 میلیارێک کە لە بودجێ عێراق دانراوە بەشی لە 96 موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات بە فەرمانبەر و بە خانەنشین و بە چاودێری کۆمەڵایەتی و بە شەهیدان و بوارەکانی دیکەشدا جگە لەوەش لەو 906 میلیارە هاوکاری هاوپەیمانانیش هەیە ئەگەر هاوکاری هاوپەیمانانیشی بخەینە سەر کە 30 میلیارێکە ئەو کاتە بەشی لە 99 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات بەستاوکو ئێستا بە تەواوەتی ئەو لیستەی کە موچەخۆرانی هەرێم هەیە لای عێراق دانی پێدانراوە بەڵکو ئەو لیستەیەکی کۆنەکە 681,000 فەرمانبەر لەوێ دانیان پێدانراوە بەڵام ئەوەی کە پێوەستە بە چاودێری کۆمەڵایەتی و خانەنشین ئەوە ژمارەکەی لای حکوومەت هەرێم خۆیەتی بەخوای گەورەتان سپێرین خواتان